ئەلجەزیری ئەندازیاریی جیهانی مێزۆپۆتامیا و ئەو داهێنانانەی ڕێگەی پیشەسازییان ڕووناک کردەوە کاتێک لە سەدەی دوازدەهەم و سەرەتای سەدەی سێزدەهەمدا هێشتا ڕێنیسانس لە ئەوروپا دەستی پێنەکردبوو لە ناوچەی جەزیرەی بۆتان و ئامەد. زانایەکی گەورە بەناوی ئیسماعیل جەزیری ئەلجەزیری بە داهێنانەکانی سنوورەکانی عەقڵی مرۆڤایەتی فراوان دەکرد. ئەلجەزیری کە لە نێوان ساڵانی ١١٣٦ بۆ ١٢٠٦ زاینیدا ژیاوە، تەنها فیزیازانێک نەبوو بەڵکو یەکەمین کەسە کە میکانیکی هایدرۆلیکی واتە بەکارهێنانی هێزی ئاو ئۆتۆماسیۆنی سیستەمی خۆکار پێکەوە گرێداو بووە دامەزرێنەری فەلسەفەی ڕۆبۆتیکی مۆدێرن. ژیان و ژینگەی سیاسی و کولتوری ئەلجەزیری لە ساڵی ١١٣٦ لە جەزیرە لەدایک بووە. جەزیرەی ئیبن عومەر لەو سەردەمەدا وەک ناوەندێکی گرنگی سەربازی، ئابووری و زانستی لەسەر ڕووباری دیجلە دەناسرا. لە سەدەی دوانزدەهەمدا میرنشینی ئارتۆقیەکان کە لە ناوچەکانی ئامەد، مێردین و جەزیرە دەسەڵاتدار بوون. پشتگیریەکی زۆری هونەر، تەلارسازی و زانستیان دەکرد. ئەلجەزیری لە ژینگەیەکی ئاوادا خوێندنی مەدرسەی لەسەر فیزیا، بیرکاری و ئەندازە جیۆمێتری تەواو کرد. زانیاریە پراکتیکیەکانی و لێهاتووی لە دروستکردنی ئامێرەکاندا سەرنجی کۆشکی ئارتۆقیەکانی ڕاکێشا. وەک سەرئەندازیار بانگهێشتی کۆشکی میر کرا لە ئامەد و لەوێ بۆ ماوەی 25 ساڵ لەژێر سێبەری سێمیری ئارتۆقیدا خزمەتێکی گەورەی کرد. کۆشکی میر لە قەڵای ئامەد بووە ناوەندی کارەکانی کە لەوێ دەستی کرد بە دیزاینکردن و دروستکردنی ئاڵۆزترین ئامێرەکان. دابەشکردنی کتێبی الجامع بین العلم والعمل النافع في صناع الحيل کتێبەکەی ئەلجەزیری تەنها کۆمەڵە نەخشەیەک نییە، بەڵکو ئینسایکلۆپیدیای ئەندازیاریی ئەو سەردەمەیە. کتێبەکە بە شێوەیەکی زۆر سیستماتیک دابەشی 6 بەش دەبێت و لە هەر بەشێکدا ئامێری تایبەت بە وردەکاریەوە ڕوون کراوەتەوە. 1. کاتژمێرە ئاویەکان و مۆمەکان لەم بەشەدا ئەو کاتژمێرانەی کە لێشاوی ئاو و توانەوەی مۆم کات دەپێون. خراونەتە ڕوو. 2. قاپ و پەرداخەکانی ئاهەنگگێڕان ئامێرە ئۆتۆماتیکیەکان بۆ کۆڕ و کۆبوونەوەکانی کۆشک، وەک ئەو پەرداخانەی کاتێک پڕ دەبن بە شێوەیەکی خۆکار خاڵی دەبنەوە. ئامێرەکانی دەستنوێژگرتن و خوێن لێگرتن ڕۆبۆتگەلێک کە ئاو بۆ دەستنوێژ دەڕێژن و تەشتە تایبەتەکان بۆ پزیشکەکان بڕی ئەو خوێنەی لە نەخۆش دەگیرێت دەپێون. 4. نافورەکانی ئاو ئەو نافورانەی بەهێزی لێشاوی ئاو و بێ هیچ موتورێک ڕژانی ئاوەکەیان دەگۆڕن بۆ شێوەی گوڵ، چەتر یان دەریا. 5. پەمپەکانی ئاو ئەو ئامێرانەی ئاو لە ڕووبار و بیرەکانەوە بۆ ئاستە بەرزەکان ڕادەکێشن. 6. ئامێرە جیاوازەکان سیستەمی قوفڵکردن بە کۆدی پیتەکان، دەرگا بڕۆنزیە گەورەکان و ئامێرەکانی پێوانەی ئەندازەیی، تەکنیکە میکانیکیەکان و بنەمای ئەندازیاریی مۆدێرن. زانیاریەکانی ئەلجەزیری لە بواری میکانیکدا گەلێک داهێنانی نوێی هێنایەکایەوە کە ئێستاش لە پیشەسازیدا وەک بنەمای سەرەکی بەکاردەهێنرێن. کرانکشەفت کرانکشافت ئەمە بە گەورەترین داهێنانی ئەودا دەنرێت. لە موتورەکانی ئەمڕۆدا پیستۆنەکان دەجوڵێن و ئەم جوڵە ڕاستەوخۆیە دەگۆڕن بۆ جوڵەی خولی دایرەیی و سوڕانەوەی تایەکان. ئەلجەزیری لە سەدەی دوازدەهەمدا لە ڕێگەی کرانکشەفتەوە ئەم سیستەمەی بەسەرکەوتووی بەکارهێنا.
چەرخە ددانەدارە کەرتیەکان ئەو چەرخانەی دروست کرد کە تەنها لەسەر بەشێکیان ددان هەبوو بۆ ئەوەی بتوانێت جوڵەی ئامێرەکان لە کاتێکی دیاریکراودا ڕابگرێت و دواتر دووبارە دەستی پێ بکاتەوە. سیستەمی هاوسەنگکردنی ئاو بۆ ئەوەی کاتژمێرەکانی هەمیشە بە یەکسانی کار بکەن، دەبوو پەستانی ئاوەکە نەگۆڕێت. ئەلجەزیری لە ڕێگەی گۆیە برۆنزیەکانەوە کە لەسەر ئاوەکە دەکەوتنە سەرەوە، سیستەمێکی کۆنتڕۆڵی فیدباکی دروست کرد کە ئاستی ئاوەکە هەمیشە لە یەک ئاستا بهێڵێتەوە. ئەمە بنەمای زانستی سایبەرنێتیکە. ڕۆبۆتە ئۆتۆماتیکیە بەناوبانگەکان بۆ نەوەکانی ئەمڕۆ سەرنجڕاکێشترین بەشی کارەکانی ئەلجەزیری ڕۆبۆتە خۆکارەکانی ئەون. ڕۆبۆتی دەستنوێژگرتن ئەم ڕۆبۆتە بە شێوەی خزمەتکارێک دیزاین کرابوو. کاتێک میر دەستی بۆ تەشتەکە درێژ دەکرد، ڕۆبۆتەکە بە شێوەیەکی خۆکار ئاوی بەسەر دەستیدا دەڕشت. دواتر کە ئاوەکە تەواو دەبوو، بە دەستەکەی تری خاولیەکی بۆ میر درێژ دەکرد تا دەستی وشک بکاتەوە. ڕۆبۆتە مۆسیقاژەنەکان لەسەر بەلەمێک 4 ڕۆبۆت کە ئامێری مۆسیقایان لێدەدا دانرابوون. ئەوان بۆ کات بەسەربردنی میوانەکانی میر لە حەوزی کۆشکتدا دەخرانە گەڕ. ئەم ڕۆبۆتانە بەهێزی ئاو و بە سیستەمی چەرخی ددانەدار پرۆگرام دەکران تا هەرجارە و ڕیتمی مۆسیقاکەیان بگۆڕن. کاتژمێرە فەلەکیە گەورەکان کاتژمێرەکانی ئەلجەزیری تەنها کاتیان نیشان نەدەدا، بەڵکو جوڵەی تەنە ئاسمانیەکانیشیان نیشان دەدا. کاتژمێری فیل ئەم کاتژمێرە هێمای ئاشتیەکی کولتوری جیهانی بوو. لە دیزاینەکەیدا فیگەری کولتورە جیاوازەکان هەبوون: فیل بۆ کولتوری هیندستان، ئەژدیها بۆ کولتوری چین، سیمرغ فێنیکس بۆ فیگەری ئەفسانەیی میسر و فیگەرە مێژوویەکانی کولتوری ئیسلامی. ئەم کاتژمێرە بە سیستەمی فیزیا و ئاو لە هەر نیو کاتژمێرێکدا دەنگ و جوڵەی جیاوازی دروست دەکرد. کاتژمێری قەڵای ئامەد ئەم کاتژمێرە فەلەکیە زۆر گەورەیە لەسەر دەرگای کۆشک داڕژرابوو. ئەو کاتژمێرە جوڵەیخۆر مانگ و نیشانەکانی بورجەکانی لە ئاسماندا نیشان دەدا. ئەلجەزیری نیشانی دەدات کە ناوچەی جەزیرە و ئامەد لە سەدەی 12هەمدا تەنها شوێنی ئاین و شەڕ و شیعر نەبووە، بەڵکو لە هەمان کاتدا پێشکەوتووترین ناوەندی فیزیا و تەکنەلۆژیای جیهان بووە. ئەم زانایە کوردستانیە بەو کارانەی کە بوونە بنەمای پیشەسازی ئەمڕۆ لە هەر لاپەڕەیەکی مێژووی زانستدا خاوەن ڕێز و شکۆیەکی گەورەیە. بۆ قوتابیانی کورد، تێگەیشتن لە بەرهەم و ژیانی ئەو هەنگاوێکی زۆر بەنرخە لە پێناو پەرەپێدانی زمانی زانستیدا.